هێرش و پەلاماری ڕۆژانی ڕابردوو، هێرشکردنە سەر پەرلەمانتاران لە سلێمانی و شەقڵاوە، هێرشکردنە سەر مەلایانی ئاینی و چالاکوانان لە چەمچەماڵ و سەی سادق، چەند دیمەنێکی سەردەمی ململانیەکانی ڕیفراندۆمن کە بە بڕوای ئێمە دەبێت لە هەموو قۆناغەکانی تر پانتایەکانی گفتوگۆ فراوانتر و پرەنسیبەکانی ڕێزگرتن لە جیاوازی پتەوتر بکەین. ئێمە لە سەنتەری میترۆ ئەو بەڕێزانی لێرە ئامادەین، نەهاتوین تەسکیەی لایەنێکی ئەم قۆناغە سیاسیە و کارکتەرەکانی بکەین، نەهاتوین تا پشتیوانی لە پاڵەوانەکانی ئەم ململانیە بکەین، بەڵام دڵنیان کە هاتوین پشتیوانی لە دەربڕینی ڕای ئازاد و نەفرەت لە ڕواڵەتەکانی توندوتیژی بکەین. لە مەسلەی هێرش بۆ سەر ئازادی و بەسەر وشەی ئازاد و بۆ سەر ئازادی ڕۆژنامەوانی هەر لە سووتاندنی کەناڵ، داخستنی کەناڵ، ئاودیوکردنی کەناڵ لە هەولێرەوە بۆ سلێمانی، واروەها تیرۆری وشەی ئازاد و ڕۆژنامەوانان کە بە سۆرانی مام محەممەد دەست پێکات تاگاتە وەداد حسێن و زۆر بابەتی تریش لە لێدان و هەڵکوتانە سەر ڕۆژنامەوان لێرە و لەوێ لە پەیامنێران هەموو ئەمانە پاشێجێکن لە مەسلەی ترس لە ئازادی، ترس لە فراوانبوونی ڕوبەرەکانی ئازادی، ترس لە دەنجی ئازاد.